ئەنجومەنی بەرگری ئێرانی بنکە لە فەڕەنسا بەشداری کرد لە کۆنفرانسی دوڕۆژی وارشۆی کاربەدەستە باڵەکانی 6 وڵاتانی جیهان. جێگری سەرۆک مایک پێنس، مایک پۆمپیۆ و ڕودی جولیانی پارێزەری دانەڵد ترامپ نوێنەرایەتی ئەمریکا دەکەن لەو کۆنفرانسەدا. بۆ بەدەستهێنانی ئاشتی و ئاسایش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پێویستە گۆڕانکاری گەورە لە حکومەتی تیۆکراتی و دیکتاتۆری ئێراندا بکرێت. دەبێت دەست بەجێ کۆتایی پێبێت لە پێناو بەدەستهێنانی ئاشتی و سەقامگیریدا. مایک پۆمپیۆ لە میانەی و توێژێکی تایبەتیدا لەگەڵ کەناڵی تەلەڤیزیۆنی ئەلحورا باسی لە کۆدەنگی وڵاتانیش کرد لەسەر هەڕەشەکانی ئێران. بێگومان ئێمە باسی هەموو بابەتەکانمان کردووە لە یەمەنەوە بەگرە هەتا سووریا و ئەیمە قسەمان لەسەر هەڕەشەکانی ئیران کردووە. کۆدەنگیکی تەواو هەیە هیچ وڵاتێک نەبوو کە لەوە تێنەگات کۆماری ئیسلامی ئیران مەترسی ڕاستەقینەیە بۆ سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تەواوی جیهان و وابەستەگیەکی ڕاستەقینە هەبوو بۆ یارمەتیدانی هەموو وڵاتان تا ڕۆبەڕۆی هەڕەشەی ئاسایشی ببنەوە. ئێران لەم ڕۆژانەدا چلەمین ساڵیادی ئەو شۆڕشەی کردەوە کە ڕێبەرە ئاینەکانی هێنایە سەردەسەڵات. سەرۆکوەزیری ئیسرائیل بنیامین نەتانیاهۆ ڕۆژی پێنجشەمە گرنگی بەشداریکردنی وڵاتانی عەرەبی لە کۆنفرانسەدا ڕاگەیاند. ئەوەی کە گرنگە لەسەر ئەم کۆبوونەوەیە کا کۆبوونەوەی نهێنی نییە. ئەوەیە ئەمە کۆبوونەوەیەکی کراوەیە لەگەڵ نوێنەرانی وڵاتانی عەرەب کە لەگەڵ ئیسرائیلدا دادەنیشن بۆ بەرەو پێشبردنی بەرژەوەندی هاوبەش لە شەڕی دژ بە ئێراندا. وەزیری دەرەوەی ئێران وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا تاوانبار دەکات بۆ فشار خستنە سەر وڵاتانی تر تا بەشداری ئەو کۆنفرانسە بن. پار ئێوان بەکاردەهێنن، کاریگەریەکانی ئەوان بەکاردەهێنن، توانای لەشکری ئەمریکا بەکاردەهێنن، ئەوان ئەو دەسەڵاتیان بەکاردەهێنن کە لە چەند وڵاتانی جیاوازدا هەیانە بۆەوەی سەرنجی خەڵکی زیاتر بۆم کۆنفرانسە ڕابکێشن و زۆر بەشیان کە چوون بە ئێمەیان وتووە بژاردەی ترمان نییە. هەندێک لە شارەزایانی سیاسی دەڵێن پەیوەندی نزیکی پۆلۆنیا لەگەڵ واشنگتن ڕەنگە پەیوەندەکانی لەگەڵ وڵاتانی تردا بخاتە مەترسیەوە. هەز دەکەم ڕێبەرایەتی ترامپ زۆر گوێ ناداتە یەکگرتووی ئەوروپا، بەڵکو زیاتر هەوڵ دەدا دابەشبوون بخاتە نێو ئەوروپاوە و قوڵتریشی بکاتەوە. بەرپرسی پەیوەندی دەرەوەیەکانی یەکێتی ئەوروپا فێدریکا موغرینی بەشداری لە کۆبوونەوەیدا نەکردووە، بەڵام ژمارەیەک لە وڵاتانی ئەندام نوێنەری خۆیان ناردووە. چین، رووسیا، لوبنان و فەڵەستینیش خۆیان دوورگرتووە. تاران ڕۆژی پێنجشەمە خاڵێکی دژ بە واشنگتن تۆمار کرد کاتێک دادگای جیهانی لەلاهای بڕیارێکی لە بەرژەوەندی ئێراندا بۆ بەردەوامبوون لە هەوڵەکانی بۆ هەڵگرتنی ئەو سڕبوونانەی لەسەر پارەکانی لە ئەمریکادا دانراون. واشنگتن هەوڵی ڕاگرتنی دۆسیەکەی داوگوتی ئێران پشتیوانی لە تیرۆریزمی جیهانی دەکات.